دین ئیهمالکردن و گوێنەدان پێی و حیساب لۆ نەکردن و فشە پێ هاتن لە قیامەتێ بادش توندی دەبیتن. ئەمن عەجیبم دێتن ئینسانێک ئەو حەیسێ گوێ لێ بیتن بتوانی خۆی لە خەتیداتن، بتوانین دین ئیهمالکاتن، بتوانی فشێ بەدین بێتن. واللهی پێم عەجیبە. تەماشاکە خوای گەورە دەفەرمێتە وعزەتی سوێن بە عزەتی خۆم، خوای گەورە سوێن دەخواتن لا ئەجمع على عبدی خەوفەین و ئەمنەین. خوای گەورە دەفەرمێت قەت لەسەر عەبدەکەی خۆم دوو جار خەوف دوو جار ئەمان، واتە دوو جار ترساندن و دوو جار ئەمین بوو ناکەمەوە. ئین ئەخافنی فی الدنیا، ئەگەر لە دنیای لەم ترسا و حیساب لەوە دین کرد و دەستی بە دینی وەگرت و خۆی لە دینی مادی کرد، زانی تەوحید چییە، زانی عەقیدە چییە، لێی پێچاوە ئەمەنتوه یەوم القیامە، لە قیامەتی ئەمین دەکەم، دەبێ ناو باشتێ لۆ چونکە لە دنیای ترسایە. وئین ئەمینەنی فی الدنیا، ئەدەگە لە دنیای ئەمین بوو، ئەدەگە لە دنیای حساب لەو من نەکرد، ئەدەگە لە دنیای قەشمر بەدین دەهات، نەزانێ حەلال و حەرام چییە، نەزانێ تەوحید چییە، نەزانێ عەقیدە چییە، نەزانێ دین چییە، نەزانێ نوێژ چییە، شەو نوێژ چییە، ڕۆژێک چییە، فشەی بۆ شتان نەکرد، دایانگە فشێ دین فشێ لا خۆی بچاوشکل ئەتوو. خوا بەڕەحمە ئەدیگە خوای فەرمی ئەگەر لە دنیا لە من ئەمین بوو ئەخەفتوه یەوم القیامە، لە ڕۆژی قیامەتی دەترسێنم. کەواتە ئەو وعدی خوای گەورەیە، سوندی خواردیە خوای گەورە کەوا دوو جار خەوف و دوو جار ئەمانی پێ بکۆ ناکەتەوە. لۆی ئەی ئەو کەسێک کە ئێستا فشەر بەدین دێتن، ئەی ئەو کەسەی کەوا ئێستا سوکایەتی بەدین دەکەی، کەرە دەرێ فشەی جێ خۆمە دێ، نازانین دین چییە، نازانین نوێژ چییە، نازانین عەقیدە، نازانین تەوحید چییە، نازانین وەلا و بەڕا چییە، نازانی نوێژ و ڕۆژی چییە، نازانی قورئان چییە، نازانی حەدیث چییە، هیچ علاقەت بەو شتاندان نییە، ژیانی خۆت هەمووی بەدوو پارە و خەو خۆراک و حەزی خۆت کەتی، لە ئێستادا مەسیرەت و دیارە، چونکە ئێستا لە دنیا تو ئەمینی حساب لەوە دین ناکەی، کەواتە لە قیامەتی چاوەڕێ عەزای خوای گەورە دەبە، چاوەڕێ بە، چونکە وعدی خوای گەورەیە. لێ تەماشاکێ خوای گەورە کە باسی ئەهلی باش دەکات دەفەرمێت چییە؟ دەفەرمێت یەکەم پێیان کە داخنە ناو بەهەشتێ دەرێن چێ؟ الحمد لله الذي أذهب عن الحزن. خوای زۆر ئەو خەمە لەسەر مەنادا، کەواتە ئەهلی بەهەشت لە دنیا بە خەمەوە ژیاینە، لە دنیا بە ترسەوە ژیاینە، بەڵام کە لە دنیا بە ترسەوە ژیا لە قیامەتی ئەمینە، خوای گەورە ئەمین دەکاتن. بەڵام ئەی ئەو کەسێکەوە لە دنیای بێمت لە خوای گەورە حساب لە حەلال حەرام خوای گەورە ناکەی، حساب لەوە دین ناکەی، حساب لەوە کە پێ دەکات کە ئەو شتە حەرامە، ئەی ئافرەت ئەو شتە حەرامە، ئەی پیا ئەو شتە حەرامە، جائیز نییە، خوا پێی ناخۆشە، دەرەکەرە فشێ جێ خۆمە دێ، چەند جار پێیان گوتی ئەو شتە حەرامە، خوا پێی ڕازی نییە، بەرە جێ خۆمە دێ، کەواتە تو کابراکی ئەمینی ئێستا لە دنیا فشەت بە وەزعەکەی دێتن، کەواتە چاوەڕێ بە لە قیامەت خوای گەورە بترسێت. لۆی خوای گەورە لە ئاەتەکان تەماشا دەکەی هەمووی ئەو شتە دووبار دەکاتەوە. خوای گەورە دەفەرمێت فأما من طغى وآثر الحياة الدنيا، خافن أو كسي كوا الدنيا ببيش يخص بس بدو دنياكت، فإن الجحيم هي المأوى. جيتين دريا زينان جهنمية. حتى خواجة دفن كبار جهنم كذا قالوا غلبت علينا شقوتنا. خواجة والله حزكاني خمان بدو حزكاني خمان كذا ليه هم اللي حد. تمشاك خواجة النص صريحة. لا أش خواجة دفن قال ربي لما حشرتني أعمى. خواجة لهم بكوري حشر ذكي. قال أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. خواجه دفرمي لوي لقيامته وعذابتها سنك للدنيا فشل بدين دهان دين اللي بير كدو دين إهمال كدو حساب لبو دين ناكر استاش أنا حساب لبو ناكر استاش شو ناون جهنمية كواتا أوقع عليش النجورة استا دين خوش بيو بخليك دين بيو خريشي عبادة خواجه ربي خريشي علمي شرعي بيو خريشي توحيد وعقيدة وأوشتاني كمتعلقة بديني جرنجي بي بدي لولا أميني بەڵام ئەگەر ئێستا فشت پێ هات لەولای چاوەڕێی عەزابی خوای گەورە بکە.